را گەلی بەجار و گوهدارێ منی دەلال و هێژان بخێر و خۆشی بمێنن بە ئارامی بمێنن خەوێ خۆش خەونێ خۆش شەوێ خۆش خەوا خۆش هەموو ئێوە بن و جوار بن ئینشەڵڵا گوهدارên هێژا بەرنامەمە ئیرۆیا خەونا تحقیق کەهنیە دەیە کەهنی کەهنیا چ کەهنیا ئاوێ ئینسان دخەودا کەهنیا ئاوێ ببینی چییە دخەودا ئینسان کەهنیا ئاوێ ببینی چییە دیتنە کەهنیێ کەهنیا گۆ ئاو ژێتێ ببینی چی سەر کەهنیکێ ئاو ژوێ کەهنیێتێ چییە نەعمەتە خۆتاوێ نەعمەتە لێ بکەی خێرە و بەرەکەتە وێکەوی وێگی ئەو لە کاریکێ یعنی وێکەوی ئەمنیەتەکێ ئێگۆ ببینی دخەودا ئێگۆ دخەودا ببینی گاواوی کەهنی تەقیە کەهنی تەقیان ئاو ژواتێ چاویێ ئاولۆ چاویێ کەهنی تەقیان ئاو ژوا دەرکەت دمالاویدا بینی دمالاویدا کەهنیە ئاوێ دەرکەتن وێ موسیبەت نەینە سەری وینە وێ سەروا موسیبەتە گری ئێگۆ ببینی دخەودا سەر کەهنیەیە سەر کەهنیەیە بە ئاوا کەهنیێ دەسمێژی گری وێ خێرەکە سافی لێ خۆیتان لە خێرەکە سافی وێ لێ بکەین ئەگەر بەجا ئاواوێ کەهنیێ سار بی و پاقش بی و لە دەسمێژی سەر بگری ئەو ئینسان وێش فەقیریە ji گونەها û ji xîzaniyê wê paqij bî wê xelas bî êgo bînî dixew de gawa wî di xaniyê wî de cihekî da cihekî zerelî da wilo av derket wilo weke kaniyê û av derket wê ew însan aborîke xweş derbas bike maîşeteke xweş rehet wê derbas bike êgo bînî dixew de gawa wî mala wî bû kehnî ew çiya wê ji tera pîreka xwe ve siqintî nabînî pîreka wê wî qeherî belê êgo bibînî ga êgo dixew de bibînî ga ji dîwarê xaniyê wî na av derdket wilo kehnî wilo xanî jê dîwarê wî bû kehnî ew çiya ji teref zilam teref hezûrê wî ya ji teref dostekî wî na êgo bibînî gawa wî wilo av teqiya di mala wî nade wilo her dever bo av sıkıntıya bela xelas bî belê eger ew ava kehnê got mala wî de derdikevî aveke zelal bî eger ne zelal bî çiya hemin ma'a sihhetil cismî wê qelê peyda bibî êgo bîn dixewda لما انفجرت محله أودار فاضت ولم تنفذ فإنه يقع هناك حزن إيجو ببيني دخودا آبا كهنية ويجوي دري سقنتين لي بيدا بن بله êgo bibînî wilo avjîkê nezeh paqij bî çiye ew hema û huzna eger bêje av gelekî qehr û kedera wî hêzê de bîyo
بێ ئەگەر ببینی گاوەی گەلک کەهنی دمالاوی دەدەرکەتن و یاخود ناب عەردێویدا یاژی ناب بەخچێویدا ناب ڕەزێویدا ئەو چییە ئەو ئینسان زەحمەتی کێتە بەراش خۆ بن ئێگۆ ببینی گاواوی سەر کەهنیێ دەسمێژ دگرین ئاوا کەهنی دەسمێژ بی دەبێ ئەگەر قەدرێوی کەدەراوی قەحرێوی هەبن وەجوا قەحر و کەدەرە خەلاسوی یعنی یاژی ترسەکەوی هەبی وەژوێ ترسێ خەلاس بی یاژی نەخۆش بێ شیفا بی دەنێوی هەبن وێ قەزا بکی یاژی گونێوی هەبن وێ خۆ تەعالا گونێوی عەفو بکی ئێگۆ بین خەودا گاواوی ئابەکەول و صافی دەردەکەویش دەرەکێ ئابەکەول و زەلال ئەو دەبێ ڕزقا خێرا و وێ خێراوینا گهی گەلک ئینسانا و گەلک ئینسان ژێ مەنفعەت بینن ئەو چ وێ دارن هێژا ماچ دخەودا ئینسان ئەم یعنی شیرۆڤاما ئیرۆیاخن سەر حرفا عینەیە شتێک گۆ بە عینێ تێ دەست پێکردن ئەم دەبێژن بەس ئەمە گۆ کەهنی چاپ ئەف هەموو بە عینێ عین عەمش العین مەزەنە دیسا ستێنمە بیراوە چقا زمانێ کورمانجی دۆلەمەندە زەنگی نەولۆیە ناوێ چعبات چعبە ناوێ کەهنیە کەهنیە ناوێ شێر شێرە میسالیانی ها دەبێ ئێگۆت خەوتە ببینی عەمش العین یعنی مەیزێنی گاواوی چعبێوی ناولۆ دەبێ معناوی ئەوە دەبێ ئەو ئینسان شغلێوی سەر ڕەحمەیە یعنی ڕەحمێتکی بەڵێ ماچ ئەوژی چوو ئێدخەوتە ببینی گاواوی دەبێ هەنارکێر وێ وینادا تشتن هەنە ولۆ قەرمی چۆن هەنە یادی دەرب هەنە ئەو چییە هەنارکێر واردە تشنا ببینی یاژی مەسە دەرب ناولۆ هەنارکێر وێویدا هەرکێر وێویدا هەرکێر وێویدا هەر وێ مزگینێک ژێوەرەی مەکتوب نوێژێرە ئەوژی چووما چ دخەوتە ئینسان دخەوتە ببینی گای پەرا خەرشتکی سەرفیەتێکی پەرا دمەیزێن گەواوی دخەوتە مەسرەفێ دکی ئەو چییە دخەوتە دیتنە مەسرەفێ دەلالەتی سەر یا پیرەکاوی یاژی خزمەتچیاوی دکی طرفا اشتغالين ورنسر بله ماچ بخير وخوشي بمنن خوا خوش خوني خوش شفا خوش ايوه بن وجوار بن ان شاء الله ونشب خوازن خدي بديوه صباحي بخير امي بحثات شو بكن امي بحثا اشكي دريا سيرا دريا امي بكن دري انسان زقافه دريا ببيني تخودا شيء امي بيجن